بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد المصطفى وعلى آله وأصحابه وأتباعه أهل الصدق والوفاء. عزيزان وخوشويستان لشوي تري جمعة مباركة لخدمة سيرة باقي بيغمبرنا أصدار صلى الله عليه وسلم، لخدمة تبقي جنابي موصاي مدرس الوردة العنبرية في سيرة الحق الخير البرية وشرك تبقي سيرة تر لباسي فتحي لباسي بيمان حديبية دعاء بيمان حديبية إخوائي تبارك وتعالى بنص القرآن لبيغمبر وأصحاب رازيب ولا بيمان كان رازيب ووصف بيمان كان كر سورة الفتحة وداب زادا. إخوائي تبارك وتعالى كيف نون لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل الله السكينة عليهم وأثابهم فتحا قريبا ومغانم كثيرة يأخذونها وكان الله عزيزا حكيما. فأي تبارك وتعالى لسورة فتح آياته يجدبون وزداء وصف أو بيمانك وباسي أو بيمانك كتشن بدر خلايا بالرجال لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة. فاي تبارك الله فبئ الرازي وإن بيغمبر لأصحاب كان بيغمبر فادا مسلمانان كبيعتها بيغمبر فادا لجير دارك هي بيعة الرزوان وما جمع فيك وخوا أقادار بدلي مسلمانان محبته خوشبيسي مسلمانان لوي كوا بيتاقدون كوا نتشون عمل كبكن رقيان بيردان وفاداريان دلسوزيان وبيغمبر وإسلام كذا ضليان أبو وأقاداري وين يقالوا شافاي تبارك الله فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا. فاي تبارك الله سكينة الرحمة ودلخوشي كردن سكينة الرحمة دابا ليس دلدان آرامي قد آرام بونوا ودلدان خوش بو بميك فاي تبارك الله لفيمان كان رازية ومجدي فتحي كي نسيجي بيدار كوا فتح مكي في روزا كلم نسيكانا إن شاء الله بنسيبيان أبيه لقلوا شاو مغانم كثيرة يأخذونها وكان الله عزيزا حكيما. فأي تبارك وتعالى وهل أزل عزيزا وحكيما كاربجيه وزالو بقوته وبهيزة شارزايا وأزانت شيبو عبدكاني خوي قازان شي وشي زرريه فأفرمت ببيغمبر أصحابي بيغمبر إخوانك سورة فتح ونارنا يما بو بيماني والرازين وأسانين ضلي أصحابكاني تو فرل وفاداري وخوشويستي وإسلام بوتو أي بيغمبرنا أصدار صلى الله عليه وسلم بلام إمن رحمة وسكينة من نار دليان كدل ما خوش كردن أزانين لموضوع فتحك النسياني بأسانين ما كدر بفتحكين لقد وشاء كومالا دستوت غنيمتي باشتان بنسيب به كخيبرة ولما وصلنا أفرمون ومغانم كثيرة يأخذونها يعني ولا غزاء خيبرة كبنسيتان به كومالا دستوتي باش كومالا دصلاتي باش كومالا خزيني باش كهي جولكاني خيبرة كوكو باقي جولكاني درويستان خيانة بيغمبرو أصحابي بيغمبري خو بيمانكي نيوان إخوانه في غمر صلى الله عليه وسلم. طبعا جولكي خيبر حتى جولكي بنو نضير نسو ونابيان اوان هیچ كيشي كان نبو لقب بيغمر إخوان بلقو فناشان بو خيانات نهب بلام كاد يقولي أخطب شو نابيان كسر قولي بنو نضير كان بو جولكي بنو نضير هم يشو دائم هولي أداء كبراستي قولي خيبر بهلاك بريم وتوشي أوي بكا إتر خيانة لبيغمبري فا وقيماني بيغمبري فا أصحابي بيغمبري فا طبعا خيبر أميان نكر تاو كاتب بنو نضير شو نابيان كان بنو نضير شو نابيان وردو الإنسان كل بخيانته بفيلو بحيلو ببلاندانات بيغمبري فا أصحابي بيغمبري فا صلى الله عليه وسلم. بيغمبري فا صلى الله عليه وسلم
جبريل ئاگاداری کرد بەم خیانەتەی خەیبەر ئەو پێغەمبەری خوا بە 1500 نەفەرەوە پەلاماری خەیبەریدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام هۆکارەکەی چی بوو؟ وەکو چەند جار باسمان کردووە هیچ کاتێک پێغەمبەری خوا نەچووە بەسەر هیچ قەومێکە ئیلا ئەو قەومە زوڵمیان لە پێغەمبەری خوا کردووە، یان پەیمانیان شکاندووە، یان ئەسحابی پێغەمبەریان شەهید کردووە، یان ئەوان دەست پێشخەر بوون لە زوڵم و ستەم و شەڕان، اینجا پێغەمبەری خوا هجومی بۆ کردوون. بەهەرحاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یەک کەسی تر نەیە لەگەڵمانە. ئەمە کۆمەڵ ئەسحابی تر وتیان قوربان ئێمە شەین لە خزمەتتانە، هەرچەند ئێمە لە حودەیبیە پەیمانی حودەیبیە لەگەڵتانە نەبووین، بەڵام یەی لەگەڵتانە. پێغەمبەری خوا فەرمی نەخێر بگەڕێنەوە بگەڕێنەوە قل لن تتبعونا كذلكم قال الله من قبل. ولا سورة الفتح قل لن تتبعونا كذلكم قال الله من قبل. فابا پێغەمبەری خوای فەرموو ئەی پێغەمبەر بەو دواکەوتوانە بڵێ ئەوانەی کەوا دواکەوتن لە غەزای لە پەیمانی حودەیبیە کە باسمان کردوان کە پێغەمبەری خوا خۆی بۆم عومرە ئامادە کرد، ئەعرابی ئاگادار کرد. ئەعرابەکان وتیان بەخوا ئیشمان هەیە و شەغەلەتنا ئەموالنا وەولادنا بەرحاڵ ئێمە ناتوانین پێغەمبەری خوا بڵێن لیان گەڕێن. 1400 وەنە تقریبا 500 ئەصحابێک لە پێغەمبەری خوا ڕۆیشت. پێغەمبەری خوا فەرمووی خوا ئەمری پێ کردووە لن تتبعونا، دوامان نەکەوە، ئەمە ئەمری خوایە و لە پێشە خوا بڕیاری داوە و هەر دەستکەوتێکی بێ هی ئەم ئەصحابانێ هەتا 100 ئەصحابی پێغەمبەری خوا کە بە عوزر نەهاتبوون، ئەوانە عوزرەکان مەقبوڵ بوو کە هاتن لەگەڵ پێغەمبەری خوا بوون بە 1500. پێغەمبەری خوا فەرمووی ئێوەش بەشتان نییە لەم غەزا، بەڵێ ئێوە منافق نین، ئێوە مەسەلەی خیانەتان نەکردووە، مەسەلەکەتان مەقبوڵە، بەڵام ئێوەش کەیەن یەک مەسەلە هیچتان نادرێتێ لەم غەزا. وتیان قوربان هەرێ لە خزمەتتان. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆشت بەهەرحاڵ تا گەشتە دۆڵوشیاکانی چواردەوری خەیبەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بە ئەصحابەکانی، ئەمە ئەصحابەکان بەدەم الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا اللهوە دەنگ و نرکە و سەدای الله ئەکبەر ئەو دۆڵوشیانەی پڕ کردە بوو بە دەنگی بەرزیان کرد. پێغەمبەری خوا فەرمووی ئەیها الناس اربطوا على أنفسكم فإنكم لا تدعون أصم ولا غائبا إنكم تدعون سميعا بصيرا. ثم قال لا حول ولا قوة إلا بالله كنز من كنوز الجنة. كما حدث إمامي بخاري مسلم روايتان كله قال عن راسي بيت بيغمبري خوا فرمي دمتان نسم كنوا يوا بانلا خواي كرولاد فير ناكر وأغايلتان وجيلتان دمتان نسم كنوا دم صدان زور زور دوبو شياكان بركردبو براسي بدنجي الله ولا إله إلا الله كفر أهل كفر خيبري تسياني نشتبو. جاء بيغمبر خوا فرمي يوا بان لخوايا كان خوا سميعة بصيرة أقدارة. ان جاء فرمي لا حول ولا قوة إلا بالله خزنيك لخزنكاني بهشت زور لا حول ولا قوة إلا بالله كدرمان من أولو درده آيخ أدناكي لا مبني خمو خفتون عرقاتية تواتغاني كوسوساني خموكين بطاقة بازور لا حول ولا قوة إلا بالله هيش يسو قوة يكنية كالأسد طاعته عبادة دامانية يعني بما قاصر قناع لا حول ولا قوة إلا بالله هيش يسو قوة يكنية طاعته عبادة دامانية ولا قناع بانكدو إلا هيش قوة پروردگار نبي يا بە پێچەوانە هیچ هێز و قووەتێک نییە گوناه و تاوانمان پێ بکات و هیچ هێز و قووەتێک نییە تاعاتیباتمان بکات ئیلا ئەمری خوایە و فەرمانی خوایە. هەموو شتێک بەدەست وایە لا حول ولا قوة إلا بالله هیچ شتێک سوود و قازانمان پێ ناگەینێ ئیلا ئەبێ ڕەزامەندی پەروەردگاری لەسەر بێت، ئەبێ پەروەردگار ڕەزامەندی لەسەر ببێت. ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕووی کردە خەیبەر ئەم دوعای خوێن عادەتی پێغەمبەری خوا بوو لە هەموو غەزاکانیان لە پێشا دوعایەکی زۆری بەکوڵ ئەکرد، بۆیە لە حەجەکە فەرمێن هەر کەسێ دوعا نەکا خوای گەورە غەزەبی لێ ئەگرێت. یعنی ئینسان ئەبێت دائیمە دوعا بکات، دائیمە لە ڕێ لە ڕۆژنا لە پاشان لە دوای نوێژ لە هەموو کات و ساتێکە
دەم بە دوعا بێ پێغەمبەرەکەمان بەو عەزیمەیە خوا پێی ئەفەرمێ سوورەی فەتحا ئینا فەتەحنا لەکە فەتحەن موبینا ئێمە فەتحێکی ئاوا گەورە بە تۆ بەخشین خوای تەعاڵا لە گوناهی ئەو باتڵی خۆش بووە دەی لە کاتێکان پێغەمبەرە خوا موژدەی هەموو شتێکی پێ داوە بە عەزیم و بە گەورە ناوی بردووە بەڵام لەگەڵ ئەوەشا ئەم پێغەمبەرە هەمیشە و کاتم دەم بە دوعا بۆیە خۆی ئەفەرمێت دوعا سیلاحی مسلمانە دوعا قەسارە دەکاتەوە هیچ شتێک بەڵاو موسیبەت نەناوە ئیلا دوعا نەبێت دوعا زۆر بکەن خوا وعدی خوایە ئەفەرمێت ادعونی ئەستەجیب لەکم دوعا بکەن منیش وەڵام دادەمەوە بۆیە پێغەمبەری خوا دائیمە دوعایە کرد لە خەیبەریشا فەرمی اللهم رب السماوات السبع وما أضللنا ورب الأرضين السبع وما أقللنا ورب الشياطين وما أضللنا ورب الرياح وما أذرينا فإنا نسألك خير هذه القرية وخير أهلها وخير ما فيها ونعوذ بك من شر هذه القرية وشر أهلها وشر ما فيها اقدموا بسم الله الرحمن بسم الله يا غمري كما دعائك فرمي دعائك زور مفصلة أنجا فرمي بيشكون بناوي پروردگار طبعا عادة پیغمبری خواه همو کاتک لبر بیان زوجان هجوم یک پیغمبری خواه لبر بیان هم دعای که پیغمبری خواه جا فرمی بنای خواه هجوم کن کاتکیش کوا دور و شیاکان اصحاب گرتو بیان هنوی باق و باقات و بستانی اهل خیبریش مثلا دروی طلاقه بو لبیانی سواء طبعا هاتن برو باق و بستانی خویان بەڵام کاتێک لەوا بوون کە بڕۆن ئەسحابی پێغەمبەری خوا بۆیان ڕاپەڕین ڕایان کرد ناو قەڵاکە و خۆیان ئامادە کرد کە ئیتر شەڕ لەگەڵ پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم کاتێک کە لەشکری ئیسلامیان بینی وتیان ئەوە محەممەد هاتووە و لەشکرێکی گەورەی هێناوە ئیتر ئەوە بۆ پەلاماری ئێمە ئاکەن ئەنجا پێغەمبەری خوا فەرمی الله ئەکبەر خەریبەتی خەیبەر إنا إذا نزلنا بساعة قوم فساء صباح المنذرين پیغمبر صلى الله عليه وسلم فرمي الحمد لله أو خيبر ويرانو توا يعني جيرا بدس خمان ويا لقرباني قال لك دابسي وين نازل وين قلتو معنا كبياني تسيانر وتوقينا له پیغمبر فرمي إن جعل باشا جنگ دستي بيكر جنگ دستی پێ کرد حەزەتی محەممەدی کوڕی مەسلەمە ئەخوو لەبن قەڵاکەی تەبعەن خەیبەرا مرحەبی کینانە کە یەکێک بوو لە پاڵەوانەکانی خەیبەر بڕاستی شەهیدی کرد کە شەهیدی کرد شەڕ دەستی پێ کرد غەزا بەرحاڵ شەڕ شمشێرێکی وابوو حتا هەندێک لە ئەسحاب بەهۆی تیشی شمشێرەکانەوە چاویان کز بوو یەکێکیان حەزەی عەلی بوو یەکەم جار مەسەلە حەزەتی بەسەرگەراتی حەزەی ئەبوبەکر هجوومیان کرد قەڵاکان نەگیرا ئەنجا بۆ جاری دوو مەسەلەتی حەزەی عومەر قەڵا هەر نەگیرا ئینجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لأعطين هذه الراية غدا رجلا يفتح الله على يديه يحب الله ورسوله ويحبه الله ورسوله فرمي إن شاء الله بياني أم شمشيرو أم برشم الله أدم مدس كسيكو مدس بياوكو أو بياوا خواو بيغمبري زور خوشوه وخواو بيغمبري أنا زور خوشوه بياني أصحابي بيغمبري صلى الله عليه وسلم هريكي كان بشوازك دعانا كر دعوانا كر كأونا فلا أو بيغمبري هذا بشيء أصحابهم تامزوي أو ونزان أو نفلكيه أو أن دخلوا بيغمبريان أو أن دخلوا بيغمبري خوشي وخوا بيغمبري شان خوشي به حسي أنا كر فتح قرد الأسقوام حسي أنا كر أو نفلا أو أن من كخوا بيغمبريان زور خوشي به وخوا بيغمبري أيان خوشي به بلام بيغمبري خوا بياني أصحابهم قربون وتشوار دوريان قرتبوا يا رسول الله قسمتين فداء بن يا رسول الله بقربان بن يا رسول الله يا غمري فاهم علي لكوي تاخذ علي بوش رشوشيري دوينه و شاوي زور نعرفه شاوي ازاري كان
وأثنى شر شمشيري يكم روج أو أندب قوة أو أندب هيزو تيشي شمشير وكتشون اللحيم شاوي إنسان آزار دا شر شمشير وتيشي شمشيري آزاري شاوي زور الأصحاب ثاني دا لكن قصدي عليم شيري خوا پیغمبر خوا خون مرون باين قصدي علي پیغمبر خوا باين كل هذا سنة پیغمبر خوا فرمي هي علي شيء فرمي يا رسول الله شام زور آزاري هذا دونه وهو شر شمشير پیغمبر خوا في مبارك اللي داو آزار لتشاويان نما يكسر أما معجزة پیغمبر خوا صلى الله عليه وسلم دست مبارك بشاوي هنا في تيكر شاوى كان شاقوها پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي هي علي انت خطو غيرة آزاي هجوم كان سريع بناوي فوا ان جاء فرمي فوالله لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من حمر النعم رواه الشيخان پیغمبر خوا اي علي والله سوين بو كسياني مني بدسته سوين بزار دسته تو بدا بعد كردي جولكان ككابراي باڵەوان و بەهێز و بەقووەت بوو هاتە پێشەوە شعرێکی خوێندەوە ئەینەڕان ئاوارێ کرد قد علمت خيبر أني مرحب شاك السلاح بطل مجرب إذا الحروب أقبلت تلهبوا براسي خيبر دزانية من مرحبم شكم تواو شكدان شكم لشانو پاڵەوانێکی تاقی کراوەم بەهێزم بەقووەتم لەو کاتێک کە چەند هەڵدەگیرسێ من شمشێرم بڵێ سەعەدە حەزەتی عەلی ئامیری کوڕی ئەکوع ڕۆشتە پێشەوە ئەکوع چووە پێشەوەی بەهەرحاڵ شمشێرێکی لێدا ئەویش تەبعەن شمشێرێکی دا لە ئەو شمشێرێکی دا لە ئەو ویستی شمشێرەکەی لێ بۆشێن لە مەسحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شمشێرەکەی مێرحەب شەقی بە قەڵقانەکەی عامیرە اینجا لە پاشان عامیر ویستی لێیدا شمشێرەکەی کورد بوو هەڵگەڕاوە دای لە خۆی کوشت لەوە ئەسحابەکان بەڕاستی خۆی کوشت و بۆ جەهەنەمە پێغەمبەری خوا فەرمی نەخێر إنه لشهيد إنه له أجرين بەڵکو شەهیدە و دوو ئەجریشی هەیە لەبەر خاتی پەلاماریدا شمشێرەکەی بۆ وەشانگەڕاوە بۆ خۆی جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو ئەسحابەی شەهید بوو جا حەزەتی عەلی چووە پێشەوە بووی مێرحەب دووبارە هاتە مەیدان و کۆمەڵە شێعری خوێندەوە و حەزەتی عەلی چووە مەیدان بۆی ڕۆحمان فیدای بێ فەرمی أنا الذي سمتني أمي حيدرة كريث غابات كريه المنظرة أكلكم بالسيف كيل السندرة حەزەتی عەلی فەرمی من ئەو کەسەم دایکم ناوی لێ ناوم حەیدەر وەک شێری بێشکان دێم دیمەنترسێنەرم بە شمشێر دەتان پێێنم دەتان پرێنم لە ناوتانە بەم حەزەتی عەلی فەرمووی ئەجا پەلاماری حەزەتی عەلیدا پەلاماری ئەویدا شمشێرێکی دا لە قەڵقانەکەی ئیمامی عەلی قەڵقانەکەی ئیمامی عەلی کەوت اینجا ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کردی بە دەرگایەکی قەڵای خەیبەرە زۆر بەهێز بوو ئیمام عەلی دەرگاکەی کرد بە قەڵقان ئەنجا لە پاشان یەک شمشێری لێدا و ڕەوانەی جەهەنەمی کرد یعنی حەزەتی عەلی نەیەڕا زۆر مقامە بکە بەس کە ئەو یەکەم جار پەلاماری حەزەتی عەلی دای لە قەڵقانەکەی حەزەتی عەلی فڕەتەوت حەزەتی عەلی چیوەتە سۆنەما کردی بە دەرگای قەڵاکە گرتی بەدەستەوە بەوە شەڕی لەگەڵا کرد تام ئەجارێکی دۆزیەوە و شمشێرێکی لێدا و ڕەوانەی جەهەنەمی کرد اینجا لە پاشان ئەسحاب دەستیان کرد بە تەکبیر لەدان ئەڵڵاهو ئەکبەر و چەند قەڵایە لە خەیبەر دەبەن ئەو قەڵا گیرا حەزەتی عەلی عەلەم و پەرچەمی ئیسلامی لەسەر قەڵاکەدانا جا لە کۆمەڵە ڕووداوی زۆر سوورهێنەر ڕوویدا لە قەڵاکە لەوانە شوانێکی ڕەشپێست شوانی کەمە وتی ئەڵێ بۆ شەڕە چرتی دەی نەتبیست و ئەمە ئەوە محەممەد و هاوڵانی هاتوون پەلامانەدەنی وە شەریان لەگەڵاکەین
ئەم شوانە کە بەس بە بیستنی ناوی پێغەمبەر محەممەد و هاوڵەکانی هاتوون شەرمان لەگەڵاکەن محەبەتی پێغەمبەری خوا چۆ دڵی بوو یەکسەر هاتە دەرەوە لەگەڵ حیوانەکانە حیوانەکانی نەبر بۆ مەرقاو لە وەرگا هاتە تونی پێغەمبەری خوا فەرمووی ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وأنك رسول الله يا رسول الله هەر ناوی تۆم بیست محەبەتی تۆ چۆ دڵم بوو بۆیە ئیمانم بە تۆ هێناو من ئیتر مسلمانیم بەڵام ئەم حیوانانە ئەمانەتە لا من هی کابرای چولەکەی چی بکەم پێغەمبەری خوا فەرمی یەک چنگبەر هەڵگرە بیکە بە ناو ڕانەکە و بە ناو حیوانەکانە بەو نیەتەیەکەوە بچنەوە ناو لای خاوەن مالیەکەیان ئەڵێ ئەمیش وای کرد کردی بەچنیە لە مخۆڵە کردی بە ناو حیوانەکانەوە دەری کردن ئەم حیوانانە وەکو سبان حاڵ چونەوە بەردەمی ماڵی کابرای خاوەن حیوان الله ئەکبەر ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمە شوانەکەش لە سوژدەیەکی نەبردووە پێغەمبەری خوا فەرمووی خۆت پێچ و ئامادە بۆ جیهاد شوانەکەی سەفەرمی سەمیعنا وەئەطەعنا لەبەیک یا رسول الله لە قسمەت پێغەمبەری خوا ئامادە بوو ئەفەرمێت کە پەلاماری خەڵاتانی تریانەدا ئەم شوانە یەکسەر شەهید بوو ئەم شوانە شەهید بوو پێغەمبەری خوا صلی الله هاتە سەری ڕووی وەرچەرخان پێغەمبەری خوا ئەسحاب فەرموویان یا رسول الله بۆ ڕووت وەرچەرخان لەم شوانە فەرمی وەڵای شەرمەکەم سەیریکەم لەم کاتە کە ئەم کەسە شەهید بوو ئەم شوانە باشە پێستە یەکسەر قەوەریەکان هاتنە سەر سەری خزمەتی بکەن جا نەمویست وەسعەکەی لێ تێکدەم بۆیە بەڕاستی شەرمم کە سەیریکەم پێغەمبەری خوا فەرمی سوجدەیەکی نەبێت بەڵام چونکە ئیمانەکە لەدا چەسبی محەبەتی خوا و پێغەمبەری خوا لەدا چەسبی ئەو ئیمان و ئەو محەبەتە ئەو لا ئیلاهە ئیلا الله بە ئیخلاسە وتی خوای تەبارەکەوتەعالا بەهۆی ئیخلاسەکەیەوە بەهۆی دڵسۆزیەکەیەوە بەهۆی ئیمانی بە پێغەمبەری نازدارەوە بە عەقیدە و بیرواڕێکەوە سوجدەیەکی نەبن خوا یەکسەر شەهادەتی بەنسیب کرد و بەهەشتیشی بەنسیب کرد خوای گەورە ڕەزا و ڕەحمەتی پێغەمبەری خوا و لە ئێمەش خۆش بێ و لە باوەڕمان بەخێر بێڕین خوای لە بنەوە تاوانمان خۆش بێ یا ڕەبی خوای لێمان ڕازی بە یا ڕەبی خوای لەگەڵ پێغەمبەر نازدارە حەشیمان کە لەگەڵ پێغەمبەر نازدارە کۆمان کەرەوە پێغەمبەر نازدار ئەسحابی پێغەمبەر و ئەولیا و عولەما و مسلمانان کەی یا ڕەبی خوای لە نەخۆشی و ناخۆشی و بەڵا و وەبا لامادەی شیفای دڵ و دەروون نەخۆشی وڵایەتمان بەی بەتایبەت ئەو نەخۆشانەی کەوا نەخۆشی مسلمانان داوای دوعای خێران لە ئێمە کردووە خوایە شیفای تەواوی نەخۆشی مسلمانان بە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە شیفای نەخۆشی ئەو مسلمانانە کەوا ئەهلی مزگەوتن لە ناو شارن لە دەروی شارن لە دەروی وڵاتن ئەوانی کە داوای دوعای خێران ئەکەن یا ڕەبی خوای شیفای عاجل و بەپەلە و سورعەتیان بۆ بنێرە زەریری سەرجێگایان مەکە یا ڕەبی خوای بە ئیمان و مان ژێنە و مان بەنزلمان کەرەوە لەسەر کەلیمەی تەوحید لا إله إلا الله ومحمد رسول الله آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله